ببین بە خاوەن وڵاتی خۆمان ئامادەم چەند کورد هەبێ ئەوەنە لەزگە دروستکەم. شتەکان بۆ ڕۆژئاوا بەردەوامی هەیە، چێشخانە و قاوەخانە و کافتریاکان سەرجەمیان هەستاون بەدانانی لۆگۆی کوردستان کە ئەمە لۆگۆیەکە چەند ڕۆژێکە لە ناو خۆپشاندانەکانە بڵاوبووەتەوە کە ئەیەن لەسەر دڵیان بۆیە نەچمەنێک کاکڕۆڵان سڵاوی لێ بێ. ئەمە بیرۆکەی لە چیەوە هاو ئەم ئاڵایە چەند تەلەبێک خۆمان مەطبەعەمان هەیە، چەند تەلەبێک داوایم لەزگەیان کرد، پارەکەیان پێ زۆر بوونیان توانی بیان داوای سەدانەیەکیان کرد. تر لەمەوە وام لێ کرد بۆ مشیدانی ئێستای نێرین بۆ هەولێریش لە هەرچی قاوەخانە و شوێنەکانە دام ناوە تا ئێستا لە پێنجشەمەوە 3000 دانەمان تەبع کردووە. 3000 دانە. ئێستا هەچ کەسێ بیەوێ بە هەدیە حالیان نردومانە بۆ هەولێریش تلا مەتەمەکەی خۆشمان دامان ناو لە چەندها شوێنیش بڵاوێکینەوە ئەین لە هەچ کەسێک لەسەر دڵیشان دایانین وەکو دڵی تۆ. ئەمە لە ناو خۆپشاندانەکان بە زۆری شانەوە ئەمڕۆ ئەمەم بینیوە. هەر خۆم بە پشتیان ئاڕێشم ئەما بە هەموو کەسێک و بۆیت بڵاو بێتەوە و زۆرترین کەس ئینشاڵڵا ئاڵای کوردستان بڵاو بێتەوە. یەکی لی پرسیم ڕۆڵان کەی ملیۆنێکمان بۆکەی ملیۆنێک ببین بە خاوەن وڵاتی خۆمان ئامادەم چەند کورد هەبێ ئەوەنە لەزگە دروستکەم هەر بە هەدیە. نمونەتان زۆر بێت ئەمیش لێرەیان نووسێ 2 کۆد و یەکسانە بەچەند یەک کوردستان وڵاتێکە و نابێ بەچوە. ئاڵای کوردستان چێ لە لای تۆ کوردایەتی چێ لە لای تۆ؟ ئێمە هەر لە مناڵیەوە گەورەکراوین هەر لە پۆلیەکی سەرەتاییەوە کە لەسەر ئاڵای کوردستان خوێندومانە، سوور خوێنی شەیدانە، سپیمانەی ئاشتیە، زەرد خۆرە، سەوزیش نیشانەی میهرەبانی و پاک و بێگەردی خەڵکی کووردە. لەبەر ئەوە هەتا کورد بمێنێ هەتا ئێمە بمێنین هەرگیز ناهێڵین ئاڵاکەمان دانەوێ. زۆر سپاس بۆ تۆ نمونەتان زۆر بێ. کوردستان یەکە و نابێ بە چوار ئەوەی کە هەیە لە زۆر لە شوێنەکانە و باش شوێنەکان ڕووی ئاڵای کوردستانی دێن لە هەر شوێنەکەەوە ئەڕۆی ئاڵای لێە ناو بازار چێشخانەکان ماڵی هاوڵاتیان ئۆتۆمبیلەکان هەمووی ئاڵای کوردستانی داناوە کورد لێرەدا یەکە و یەگرتووە.